هەوڵێک بۆ تێگەیشتن لە دۆزی ژن لە ڕوانگەی مارکسیزمەوە. بابەتێک لە نووسینی ڕێواز ئەحمەد بانی خێڵانی. بەشی دووهەم. لەگەڵ پەرەسەندنی پیشەسازی گەورەدا بازاڕێکی ناوخۆیی بۆ کار دروست بوو کە بگونجێت لەگەڵ شێوازی بەرهەمهێنانی سەرمایەداریدا. ئەم پرۆسێسە مێژوویەش بە داماڵینی جوتیارانی دێهاتەکان لە کەرەسەی کارەکانیان و سەرچاوەکانی بژێویان و تەنانەت پیشەسازی ماڵەوەیش کە زیاتر ژنان پێوە خەریک بوون، پیا و ژن و مناڵی بە زۆر کردە پرۆلیتاریایەکی ئازاد لە بازاڕی کاری ئازاددا. و هێشتا ژنان لە ستەمی دەرەبەگایەتی ڕزگاریان نەبوو بوو، کەوتنە ژێر ستەمی سیستەمە مۆدێڕنەکەی سەرمایەداریەوە و بوونە دەستی کاری سەرمایە. و ئیتر لە بری کشتوکاڵ و ئاژەڵ بەخێوکردن و چنین و دوورینی بەڕە و چۆغە و پێڵاو و قوماش و ڕێسانی لۆکە و خوری، ژن بووە هێزێکی کاری هەرزان بۆ ڕکابەری پیاو. مارکس وتەنی پیشەسازی گەورە دەستی کاری هەردوو ڕەگەزەکەی پێویستە لە هەموو تەمەنەکاندا، و دەڵێت ئەمانە سەرچاوەی ڕزقیان لە دەست و ئیتر دەبوایە بەهای بژێویان لە بازاڕدا بکڕنەوە، ئەمەش بەکارکردن لە لای سەروەرێکی نوێ کە ئەویش سەرمایەداری پیشەسازیە و کرێیەکیان دەداتێ کە پێداویستیەکانی ژیانیانی پێ بکڕنەوە و بەس. ستەمی سەرمایەداری هەر بەزوویی ژنانی لەم چەوسانەوە چینایەتیە بە ئاگاهێنایەوە و ڕای کێشانە بواری خەباتەوە. خەباتی ژنان بۆ یەکسانی مافەکانیان شێوەیەکی نوێی گرتە خۆی، جیاواز لە خەباتی ژنان لە سەردەمی فێوداڵیزمدا. هۆشیاری ژنان گەیشتە ئاستێکی بەرز، خەباتیان مۆرکێکی تری وەخۆگرت، مۆرکی چینایەتی. خودی چوونە دەرەوەی ژن و کارکردن شان بەشانی پیاو سەرچاوەی پێشکەوتنێکی نوێی کۆمەڵگایە، بنچینەیەکی ئابووری نوێ بۆ شێوەیەکی بەرزتری خێزان و پەیوەندی هەردوو ڕەگەزەکە دەخڵقێنێت. دەرگایەکی تازە بەڕووی ژناندا دەکاتەوە بۆ خۆڕێکخستن و خەبات لە پێناو کۆمەڵگەیەکی بێچین و یەکسانی ژەندەری. لەم ڕۆیشەوە ژنە سۆسیالیست و مارکسیستەکان بەشداریەکی گەورەیان لە استراتیژیەکی نوێی خەباتی ژنان کردووە کە خەباتی کۆمەڵایەتیە لە پێناو ڕزگاری مرۆڤدا. جگە لە خەباتی ژنان لە پێناو بەدیهاتنی مافەکانی یەکسانی و گەیشتن بە سۆسیالیزم، ژنانی سوسیالیست دەرک بەو ڕاستیە دەکەن کە کلیلی بنچینەیی ماتریالیستی بۆ بنیاتنانی سیستمێکی کۆمەڵایەتی تازە کە ئازادی ژنان تێیدا دەستەبەر دەکرێت لە ناوبردنی چەوسانەوە و یەکسانی ئابووری و کۆمەڵایەتیە. هۆشیاری چینایەتی ژنان بەڕوونی بە خەباتی ڕۆژانەیانەوە دەردەکەوێت. یەکێک لەو ئاستە بەرزەی هۆشیاری چینایەتی کە لە هەمان کاتدا ستەمی سەرمایە نیشان دەدات ئەو ڕۆژە بوو لە مێژوودا کە 15,000 ژن لە نیویۆرکدا لە 1970 زاینیدا لە پێناو زیادکردنی کرێیکاردا کەوتنە مانگرتن و خۆپێشاندان و ڕژانە سەر شەقامەکان، ئەو ڕۆژەی بە تایبەت بە خوێنی ژنان سوورکرا لە مێژوودا. یەکێک لە سەرمایەدارانی پیشەسازی چنین لەو ڕۆژەدا دەرگای کارگەکەی لە ژمارەیەک ژنی مانگرتوو دادەخات و ئاگر بەردەداتە کارگەکە و 129 کرێکاری ژن لە نەتەوەی ئەمریکی و ئیتالی دەکاتە خەڵووس. شارۆن سمیز ڕۆڵی ژێردەستەی ژنی لە خێزاندا دەبەستەوە بە چەوسانەوەی ژن لە بوارەکانی ئابووری و سیاسیدا، چونکە چەوسانەوەی کۆمەڵایەتی ژن بێمانا دەبێت بێشیکردنەوەی تێڕوانینی مارکسی بۆ خێزان. کاری ژنان بە گەشەپێدانێکی پێشکەوتوانە دادەنرێت، مەرجێکی پێشوەختە لە پێناو ئازادی ژنان لە چوارچێوەی تەسکی ماڵ و یارمەتی دەرە تاوەک بوونەوەرێکی مرۆیی و ئەندامی کۆمەلگا ئازادانە و بە تەواوی گەشە بکەن. هەرچەندە ڕژیمی سەرمایەداری وەک سوپای کار تەماشای ژنان دەکات وەک سەرچاوەی هێزی کاری هەرزان، و تەنانەت لە ماوەی هەردوو جەنگی جیهانیدا
ژنان خرانە بواری کارەوە لەبەرەوەی زۆربەی پیاوان ڕاکێشی گۆڕەپانی جەنگ کرابوون. هەروە لە ساڵانی 50 و 60ەکانی سەدەی 20دا لە کاتی بوژانەوەی سەرمایەداریدا جارێکی تر ژنانیان ڕاکێشی مەیدانی کار کرد. لەگەڵەوەی سیستمی سەرمایەداری باز لە یەکسانی ژنان دەکات و هەندێک یاسا دەهێنێتەوە کایەوە بۆ ئاسانکردنی بەشداری ژن لە بوارەکاندا. ژنی کرێکار ئەو بەشەی کرێکارانن کە زیاتر دەسەوسێنرێنەوە. بۆیە بۆرژوازیەکان و ڕۆشنبیرانیان بەردەوام هەوڵیان داوە ژنان دوور بخەنەوە لە سیاسەت و خۆڕێکخستن، بەڵکو بەو شێوەیە ژنان بکەنە بنکەیەکی کۆمەڵایەتی کۆنەپەرستی. بۆ ئەمەیش بۆرژوازیەت پشت بە چەندان دامەزراوە دەبەستێت بۆ بەهێزکردنی دەسەڵاتیان بەسەر کۆمەلگادا، دامەزراوایینیەکان، ڕۆژنامە و گۆڤارەکان، میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان. بەڵام ئەمبارە درێژە ناکێشێت. لەگەڵ گۆڕانی ڕۆڵی ژن و هۆشیاریاندا ژنان هەرگیز بەمە ڕازی نەبوون ببنە قوربانی بیر و باوەڕی چەقبەستووی ئاینی و کۆیلەی چێشتخانە و ماڵەوە. قەیرانی سەرمایەداری و هێرشە بەردەوامەکانی بۆ سەر ژنان پاڵپێوەنەرێکی گەورە دەبێت کە ژنان بەرەو ڕەوتێکی شۆڕژگێڕی ببن. بۆیە زۆر گرنگە مارکسیەکان لە هێزی شۆڕژگێڕی شاراوەی ژنان و ئەو وزەیە بگەن و ڕێکی بخەن. زۆر ڕووداوی جیهانی هەیە سەلمێنەری ئەو هێزە شاراوەی ژنانن کە بە ئاسانی ڕێ لە گەشەی ناگیرێت. هەر کەسێ خۆپێشاندانەکانی ژنان ببینێت دەزانێت ژنان یەکدڵن لە خەبات و بەو پەڕی دڵگەرمی و ئازایەتیەوە بەشداری ئەو خۆپێشاندانانە دەکەن لە بار و زروفی سەرمایەداریدا. لەمەشدا پەیوەندی خەباتگەڕانەی ژن و پیاو بنەمای مادی خۆی دەپێچێ لە بەرهەمهێنانەوەی ژیانی مادی و کۆمەڵایەتیدا لە سیاسەت و یاسا و عەقڵدا گوزارە لە بوونی خێزانی تاکە ژن و مێردایەتی دەکات بەو پێی کە یەکەی بنچینەیی کۆمەڵگە و دەوڵەتە. هەموو یاساکان سەبارەت بە خێزان و ڕۆڵی ژن لە پێناو پاراستنی ئەو یەکەیە دەخرێتە کار. بۆیە زۆر جاریش هەوڵی چەسپاندنی یەکسانی لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی خێزانی تاکە ژن و پیاو کاریگەری نابێت لەبەر نەبوونی یەکسانی لە شێوەی بەرهەمهێنانەوە کە کاریگەری لەسەر تەواوی ژنان و پیاوان هەیە. ئەمەش هەروە دەبێت تا ئەم سیستەمە سەرمایەداریە بەردەوام بێت. گۆڕینی ڕیشەی باری ژن ممکن نییە تا هەموو مەرجەکانی کۆمەڵایەتی و خێزانی و ژیانی ماڵەوە نەگۆڕێ. ترۆتسکی لە کتێبی ژنان و خێزاندا. ئێستاش سەرمایەداری گەیشتۆتە خاڵێکی بنبەست و قەیرانەکان قوڵتر دەبنەوە. قورسایی سەرەکی دەکەوێتە سەرشانی ژنان و گەنجان. هەروەک مارکس دەیوت کە سەرمایەداری دەیەوێت لە ڕێگەی چەوسانەوەی ژن و منداڵانەوە قازانجێکی لە ڕادەبەردەری دەست بکەوێت، لە ئەنجامدا سەرمایەدار کۆنتڕۆڵی هەموو ئەندامانی خێزانی کرێکاران دەکات بێ جیاوازیکردنی ڕەگەز و تەمەن. لە وڵاتانی سەرمایەداری پێشکەوتوودا گۆڕینی شێوەی بەرهەمهێنان و هەوڵی سەرمایەداران بۆ بەرزکردنەوەی سەرجەمی قازانج بووە هۆی بەرزبوونەوەی وەکارخستنی ژنان و گەنجان کە بە خراپترین شێوە دەیان چەوسێننەوە و کرێیەکی کەمیان دەدەنێ لە ژێر هەلوو مەرجی زۆر خراپدا کار دەکەن. ئەو هەژاریەشی ئەمڕۆ بە جیهاندا بڵاو دەبێتەوە بە لێشا و نێوەندی ژن و مناڵی گرتوۆتەوە. لە وڵاتێکی وەک ئەمریکا لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا نزیکەی 40 ملیۆن ژن بوونە هێزی کار، بەڵام لە ئەوروپا نزیکەی 30 ملیۆن بوونە کرێکار. بولشویکەکانی ڕۆس بە دروستی گرنگیان بە کاری شۆڕژگەڕی ناو ژنە کرێکارەکان بە تایبەتی لێنین لە ماوەی نێوان ساڵانی 1912 بۆ 1914 زاینی، هەروە لە ماوەی شەڕی جیهانی یەکەمدا. لەو ماوەیەدا ژمارەی کرێکارانی ژن سێیەکی ژمارەی کرێکاران بوون، بە تایبەتی لە پیشەسازی قوماش و چنین. ئەم ژمارەیە تا دەهات زیاتر دەبوو. ئەرکی پەیداکردنی بژێوی خێزان کەوتە سەرشانی ژنەکان. ژنان لە زۆربەی خۆپێشاندان و مانگرتنەکاندا بە شێوەیەکی بەرچاو ئامادە بوون دژی ئەو قەیرانە ئابووریەی کە بەهۆی بەشداری ڕۆسیا لە جەنگدا دروست بوون.
هەروە لە ساڵی 1940 زاینیدا بولشویکەکان کۆبوونەوەیەکیان ڕێخست بۆ ڕۆژی 8 ئادار و ڕۆژنامەیەکیان دەرکرد بە ناوی ڕەبۆتنیتسا، واتە ژنانی کرێکار. لە ڕووی مادیەوە لەلایەن ژنە کرێکارەکانەوە بەڕێوە دەچوو، هەر خۆشیان لە شوێنە جیاوازەکاندا دابەشیان دەکرد. لەم ڕۆژنامەیەدا باز لە زروفی ژنانی کرێکار و خەباتی دەکرد لە رووسیا و دەرەوە. ژنانیان هاندەدا کە بچنە ڕێزی خەباتی کرێکارانەوە. ئەم ڕۆژنامەیە لەگەڵ چەندان ڕۆژنامەی تردا لە مانگی 6 هەمان ساڵ قەدەغەکران. باری کاری کرێکارە ژنەکان زیاتر و زیاتر سەخت بوو. لە کارگەکاندا بۆ بەرژەوەندی خاوەنکار کاری دەکرد و دەچووە ماڵەوە بۆ بەرژەوەندی خێزان کاری دەکرد. بۆیە هەزاران ژن ڕەنجیان دەدا لە کاری بەکرێ و سەدان هەزار ژن بەدەست چەوسانەوەی خێزانی و کۆمەڵایەتیەوە دەچەوسێنرانەوە. نێونەتەوەی کۆمۆنیستی گرنگی زۆری بە کاری ژناندا. داواشیان لە هەموو حیزبە کۆمۆنیستەکانی تر کرد کە گرنگی بدەن بە ژنانی کرێکاران بە ئامانجی ڕزگاری لە کاریگەری بۆچوونی بۆرژوازی. داوا دەکەن کە ژنانی کرێکار خەبات بکەن بۆ لە ناوبردنی هەموو جۆرەکانی چەوسانەوە و گرانی ژیان و نەبوونی خان و بێئیشی. زۆر جار ژنان ناچار دەبن کە نیوەکار بکەن، یان ئەو کاتە بۆ کاربانگ دەکرێن کە خاوەن ئیش پێویستی پێیانە. زۆر ژنیش لەبەر ئەرکی ماڵەوە بە مەڕازی دەبن. ئەمەش گونجاوە بۆ خاوەنکارەکان، چونکە ناچاریان دەکەن کە قبوڵی هەموو جۆرە کارێک بکەن. زۆر لەم کارانەش بیمەی تەندروستی و بێکاری پارەی خانەنشینی نایانگرێتەوە. سەیەکی ئەو ژنانەی کە کار دەکەن ژمارەی کاتژمێری کاریان کەمترە لە 35 بۆ 40 کاتژمێر، لە کاتێکدا تەنیا 5% پیاوان نیوە کار دەکەن. ڕێژەی بێکاری لە ناو ژناندا تا دێت بەرەوسەرەوە دەکشێت، بۆیە زۆر جار ناچار دەبن بە هەموو کارێک ڕازی ببن، لە ژێر هەلومەرجی سەختدا کار بکەن، بە تایبەتی دایکە تەنیاکان. خەباتی ژنان و سندیکای کرێکاران بەرەو کۆمەڵگای سوسیالیزم پێویستی بە خەباتی ڕۆژانەی بەردەوام هەیە لە پێناو چاکسازی لە هەموو بوارەکاندا. زۆر گرنگە ژنانی هۆشیار و ڕۆشنفکر بێنە ڕێزی ئەو خەباتە و لە ناو سندیکا و حزبە مارکسیەکاندا کار بکەن. هەوڵ بدەین ڕادەی ڕۆشنبیریان بەرز بکەینەوە، هۆشمەندی چینایەتیان قوڵ بکەینەوە، مەسەلەی ژن لە مەسەلەی چینایەتیەکە جیان نەکەنەوە. زۆر لەو بزوتنەوانەی کە ژنەکانی چینی بۆرژوازی بەڕێوەی دەبن هەوڵ دەدەن کە مەسەلەی یەکسانی مافەکانی ژن ببەستن بە تەنیا ژنانەوە، لە کاتێکدا یەکسانی ژن لە کۆمەڵگە و مافە مرۆیەکانی خەباتی تەواوی کۆمەڵگایە. خەبات لە پێناو بەرژەوەندی ژناندا دەبێت لە شوێنی کاردا دەست پێ بکات. ڕاکێشانی ژنان بۆ ناو خەباتی سندیکا و حزبی لە پێناو چاکردنی هەلومەرجی کار و یەکسانی لە هەموو بوارەکاندا ئەرکی چینی کرێکار و مارکسیەکانە بە ژن و پیاوەوە. کۆتایی بەشی دووە. لە بەشێکی تردا باز لە دەستکەوتەکانی خەباتی سندیکا و حزبە مارکسیەکان دەکەین.